زان شێرپەنجە ئەو ناوە ترسناکەی لای خەڵک کە نەخۆشیەک کە بەڕاستی مەترسی هەیە بۆ سەرژیانی کەسەکان هەرچەنە بێگومان هیچ نەخۆشیێک بێ چارەسەر نییە و ئەمە مانای ئەوەنی هیچ کەسێک تووشیم نەخۆشیە بیتر کێشە بۆ دروستەوە بەڵام زۆر گرنگە ئێمە خۆمان بپارێزین لەو نەخۆشیە ترسناکانیان ئەو نەخۆشیانی کە زیانێکی زۆرمان پێگەیەنێ بێگومان چەندین ڕۆژی جیاوازدانراوە بۆی کە ئێمە زیاتر گرنگی بە خۆ پارێزی و هۆشارکردنەوە دەربارەی نەخۆشیەکان بزانین بێگومان ئەم ڕۆژ باس لە بابەتێکی گرنگ دەکەین بۆ پێی کە ئەم مانگی ئۆکتۆبەر بە مانگی هۆشارکردنەوەی شێرپەنجەی مەمک دادەنرێت و لە خانمانە زۆر باوە و یەکێکە لە شێرپەنجەها هەرە زۆرەکان و وەکو هاوکاریشم باسی کرد لە سەرەتایە ئەم ساڵ ڕۆژەکە زۆری کردووە کە 4 حاڵەت زیای کردووە بە چاو پارساڵە ئێمە بووی کە زیاتر بایەخ بین بە نەخۆشەکە چۆن بیناسینەوە چۆن خۆپارێزی بکەینەوە پشکنینانی کە گرنگە هەبن و چۆن شێرپەنجێ دیاری دەکرێت بگومانمە کۆمەڵێک پرسی گرنگە کە هەر خانمێک پێویستە لە هەر تەمەنێک کابێ گرنگی بە بابەتە بدە بگوان ئەم بابەتەش باز دەکەین بە میوانداری دکتۆر نەریمان محەممەد عزیز پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی نێشتەرگەری مەمک کاکتۆر بەخێر بە سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان زۆر بەخێر بێ کاکتۆر زۆر سپاس زۆر سپاسیەوەکەم سپاسی بینەرانی شتانەکەم و بەیانیشتان باش کاکتۆر پێناسێکی شێرپەنجەی مەمک بکەین بەڵێ شێرپەنجەی مەمک وەکو جەنابتان پێشتر باستان کرد بەشێکە لەو شێرپەنجانەی کە لە تووشی مرۆڤ دێت لە خانەکانی مەمکا دروست دەبێت جا ئەو خانانە چ لە خانەی کەناڵەکانی شیر بێت یانیش لە غودەکانی شیر لەوێ دروست دەبێت وەکو هەموو شێرپەنجەیشتر ئەو خانە و شانانن کە لە یاسا و ڕێسایی لەشا بەدەرن لەشی مرۆڤ مێشکی مرۆڤ هۆرمۆنات و ئەو شتانە چیتر کۆنتترۆڵی ئەو خانانە ناکەن ئەو خانانە وەکو بڵێ سویچ ئۆن و سویچ ئۆفیانەیە ینی وەکو کارەبا و گلۆب پێ ناکرێ و ناکوژێتەوە هەموو خانەکە لەشدا سەرەتا هەیە و کۆتایی هەیە ئەمانە لەو یاسایە دەرەچن و هەر بەردەوامە بن بە هیچ شتێک ناوەستن اینجا توانای بەکارهێنانی وزەیان زۆرترە لە خانەکانی تر وزەی خانەکانی دەوروبەری خۆشیان نەبن توانای گواستنەوەیان هەیە تێپەڕبوونیان هەیە لە شوێنی خۆیان لە مەمکەوە بۆ شوێنی کە لەشا لە ڕێگەی جیازی لیمفاوی بێت لە ڕێگەی جیازی خوێن بێت یاخود هەر لە شوێنی خۆی پەرتە و بڵاوی بکات ئەو خانانە بە شێوەیەکی گشتی گەشەکردنیان بە شێوەیەکی گشتی زۆر خێرانیە بەڵام ئەگەر بهێڵڕێتەوە و کاتی بدرێتێ ئەتوانی کاری خۆی بکات و زەرر بە کەسەکە بگەێنیت لە سەرەتا جەنابتان قسەیەکت کردەمێ تۆزێکی منیش خواری بکەم ئەو قسەیە وتت شێرپەنجە ئەم ساڵ ژمارەیەکی زیاتر لە ساڵی شێرپەنجەی بڵێن بە مەمکیش تۆمار کراوە هەر بەنسبەت بابزانام هەرێمی کوردستان و بەنسبەت عێراق و بەنسبەت زیانیش هەر هەموو هەر وایە ژمارەکان و ئامارەکانی جیانی ئەڵێن شێرپەنجە هەر لە بەرەو زۆربوونداویش بەهۆی گۆڕانی ستایل و سروشتی مرۆڤەوەیە دەستکاریکردنی سروشتە دەستکاریکردنی خواردن و ئاو و هەوا و ئەو بابەتانەیە کات دکتۆر هۆکارێکی دیاریکراوی هەیە بڵین بەم هۆکارە ئەم کەسە تووشە بیانەوە تا هۆکاری جیاواز هەیە هۆکارەکان بە شێوەیەکی گشتی دوو هۆکاری سەرەکی ئێمە کۆیانەکەینەوە ئەوانەی ئێمە دەسەڵاتمان بەسەریان ناشێت ئەوانەی دەسەڵاتمان بەسەریان شێت ئەوانەی دەسەڵاتمان بەسەریان ناشێت بریتێ لە بوونی شێرپەنجە لە خێزانەکەیە یعنی بۆ لە خێزانە و اینجا سەدا 20 شێرپەنجەی مەمک لەوەیە اینجا سەدا 10 شێرپەنجەی مەمک بۆ ماوەیە لە جینات و کرۆمۆسۆمەوە لە دایک و باوکووە بۆ نەوەکانە گواسترێتەوە ئەمە ئەو بەشەیە ئێمە ناتوانین دەستکاری بکەینەوە مەگەر چۆنەها هەندێکشت هەیە مەسەن لە وڵاتانێک مەسەن بۆ نمونە بابەتێک هەیە کە جۆکانی ئەشکەنازیان پێڵێن ئەمانە زۆر شێرپەنجەیان تیا بڵاوە زۆر ئیتر سەردەمێ وایان بڕیاردا کە زەواج لە نێوان کەسانی ئەو خێزانە ئەو بەرەیە
نەکرێ بۆەوەی ئەو شێرپەنجەیە بوەستێنرێ چونکە ئەمان هەم زەواجێنە ناو خۆیان بوو ژنیان لە کەس نەهێنا و خێزانیان مەسەن ژنیان نەدا بە کەس تر شێرپەنجەکەیان وەکو گوڵ پاراست بوو بۆ خۆیان یانی مەبەستم لەوەیە کە ئەگەر ئەوە بپشڕێنی ئەوە زۆر بەڵام زۆر دەگمەنە گروپەکەی کەوانن کە ئێمە توانین دەستکاری بکەین مەسەن ئەوەی ڕاستە هەندێک شتێ دەستکاری ناکەین لە ئافرەتا بڵاوە 1970 لە ئافرەتایە اینجا تەمەەن لە تەمەنی 45 ساڵی بەرەو 75 ساڵی زۆر زۆرتر لە هەموو کاتەکانی تر ئەمەش ناتوانین ئێمە دەستکاری بکەین بەڵام شتی تر هەیە مەسەن بوونی قەڵەوی تەمەڵی و وەرزش نەکردن لە هەمان کاتدا وەرگرتنی هۆرمۆنەکانی ئافرەتانە لە شوێنێکا من قسەم کرد خەڵکی لەوانە بوو تۆزێ بە هەڵەتی گەیشت بن کە باسی هۆرمۆنەکەین مە بەسمان هۆرمۆنی ئافرەتانەیە بەستمان ئیسترۆژین و پرۆژسترۆنەوانەیە بەستمان غودەکانی کەنی هۆرمۆنەکانی کە ئەوە بۆ مەنعی حەمل بەکاردێ بۆ ئەو کەسانی کەنەگەنە تەمەنی سۆری مانگانیان نامینێ وەکو خۆت فڵەشی پیاڵێن گەرماییان بە لەشیادادێ تەزویان بە لەشیادادی بەکاری دێنن و جۆرێکیش کە بەم دوایە خەریکە بێتەر وەکو دیاردەی لاتوە ئەوانەی مناڵی بلووری و بۆ نەزۆکی بۆ مناڵی بلووری کە بە وەکو بڵێ بڕێکی زۆر لە هۆرمۆناتی ئافرەتانیان ئەدەنێکە بێتە هۆی سەرهەڵدانی ئەو شێرپەنجانە ئەوانە هەموو دەستکاری ئەکرێن اینجا خواردن و خواردنەوە و جگەرە کێشان و نەرگەلە و ئەو شتانە هەموو دەستکاری ئەتوانین بیکەین شتی تری هەیەش مەسەن وەکوەڵێن ئافرەت هەتا زوو شوو بکە زوو مناڵی بێت زۆرتر مناڵی بێت زۆرتر شیر بدە وەکو پاراستنەکە بۆی باشە دکتۆر شێرپەنجەی مەمەک تەنها لەسەر شێوازی گرێ دەرئەکەوێت یان بە شێوازی تریش دەرئەکەوێت نەخێر شێرپەنجەی مەمەک لەوانەیە بەشێکی زۆری لە شێوەی گرەیەکی ناڕێک دەربکەوێت بەڵام شێوەی کەشی هەیە مەسەن با بڵێن هەندێک جار گۆی مەمەک لە پڕ ئەچێتە ژوورەوە یانیش بوونی خوێن و یانیش هەرنەوە شلەیشتر لە گۆی مەمکەوە بێت هەندێکیانێ زۆر بەیان وانە ئەمە دووەمیانە سێمیان چلۆژ بوونی مەمکە چوارەمیان هەڵاوسانی مەمکە هەندێکیان لە شێوەی هەوکردن و ئیلتیهابە سوور بوونەوە ئاوسانە اینجا هەیە مەسەن لە شێوەی گرەیە لە ژێر باڵ دەرەکەوێ ئەوەی لای خەڵک زۆر مەترسیە ئازارە لە ئازار زیاترە ترسێت خۆی لە ڕاستیدا ئازار زۆر بەدەگمەن نیشانەیە بۆ شێرپەنجەی کاتە جیاوازی گرەیەکی ئاسایی و گرەیەکی شێرپەنجەی بوونی ئازارەکەیان چ؟ بوونی کیس لەوانەیە ئازاری لەگەڵبی بوونی هەوکردن و التیابات ئازاری لەگەڵە بێ بەڵام گرەیەکی شێرپەنجەی بە شێوەژی گشتی ئازاری نییە بەڵام گرەی کەش هەیە ئازاری نییە گرەی بێزەرەرە و حەمیدەی پێڵێن وەکو ئەوەی کەڵێن گرەی ڕیشاڵی ئەو لە زۆربەی کاتلوانێ ئازاری نەبێ بەڵام گرەی شێرپەنجەی مەمەک نەخڕە و نەلووسە و نەهێلکەیە و ناڕێکە و زۆر ڕەقە و شێوەکەی بەدەست کە هەستی دەیت زۆر جیاوازە لەوەی کە مەسەن دەست لە دەنگێ فاسۆدیا بدەیێ ئەن شتێکی ئاوا کاک دکتۆر ئەو پشکنینانی کە ئەنجام دەدرێت بۆ کەسێک کە دەزانرێ یان گومانی لێکرێت کە شێرپەنجەی منکی هەوێ پشکنینەکان بڵێ ئێمە ئەگەر باسی ئەوە بکەین ئێمە سێ بنەمامان هەیە بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی من یەکەمیان پشکنینە دووەمیان ئەشعە و سۆنار و ئەو شتانەیە سێمیش بەشی مختبەر و پارچە وەرگرتنە هەر ئافرەتێک ئەو کێشەی هەبێ ئەبێ دکتۆرێکی تایبەتمەند پشکنینی بۆ بکات بزانی مەترسی چەنە پرسیارەکانی لێ بکات بۆی لە ڕێگەی پرسیارەکانەوە بگاتە وەکو شتێ فکرەیە لە مێشکیا بێت کە ئەم نەخۆشیێت چییە کە وەزانیت هەنگاوی بەسیت سۆنارەکە لە هەموو لایەک لێرە دەسەکەوێ دوای سۆنارەکە ئەوانەی بە تایبەتی من ئەڵێمە سەروی 35 ساڵەوە
ئەتوانی مەمۆگرامی بکەی ئەشعی مەمکی پێڵێن ئەوەش زۆر زەرورە و هەرواجبیشە بکرێت لەگەڵ سۆنەرە. زۆربەی کات دوایەوە پارچەی لێوەرەگرێت وەرگیرێت لە ڕێگەی بەنجی مەوزعیەوە ینی نەشتەرگەری بۆ ناکرێت یەکسەر پارچەی وەرەگیرێت بۆ دەستنیشانکردن پێوترە زەرای لای خۆمان بەڵێ زەرعی بۆ کرێ. اینجا هەندێک نەخۆشەیە مەسەن پێویستی بە ئێمارایە ئەشعی تەنووریە مەسە هەنێک کە پێویستی بە پێچسکانە هەندێک پێویستی بە سیتیسکانە بۆی بزانین بڵاو نەبووتەوە ئیتر بەڵام ئەوەی کۆڕی سەرەکیە سۆنەرە و ئەشعی مەم کە مەمۆگرامە و پارچە وەرگرتنە و لەوانەیە بە دەرزی وەرگرتنی بنباڵە و ئەو شتانە ئەبێ بکرێت جاری وایە دووجار دووبارەکرێتەوە تا بگەین نەتیجە جاری وای ناچارەوی بچیتەوە سەر ئێمارای هەندێک ینی شێرپەنجەی تایبەت هەیە لە مەمکا پێویستی بە ئێمارایە ئەشعی تەنووریە تر ئەبێبی هەموو زای چۆنە بۆ هەر نەخۆشیەکە بێ قاڵبێ دروستکە ینی بۆ هەموو کەسێ یەک قاڵبی دیاری کراونێ بەڵام قاڵبێک هەیە هەموو یەکەوێتە چوارچەوە ئەو قاڵبەوە. زۆر باشە دکتۆر لە چ تەمەنێکەوە خانمان زیاتر معڕەزم بۆ ئەوەی تووشی شەرپەنجەی مەمک ببن؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەگەر تەمەشای ژمێریار و ئەحسایاتی جیهانی بکەین لە تەمەنی 45 ساڵیەوە تاوەکو 75 ساڵی ئەمە لە هەرە بەرزەکەیەتی بەڵام ئەشکرێ ئێستا ئەو ماوەیە لە تەمەنی سەروی سیەکانەوە تاوەکو 45 خەریکە وردەوردەویش لای ئێمەش خەریکە زیاکات لەبەر ئەو گۆڕانکاریانەی لە تەبیعەتی ژیانی خەڵکاتوە بەڵام لە خواروی سیەوە زۆر زۆر کەمە لە سەروی 75 ساڵیەوەش هەر کەمە. بەڵام پێویستە خانمان خۆیان پشکین بخۆیان ئەنجام بدەن. بەڵێ من پێم وایە هەموو ئافرەتێک کە گەیشتە تەمەنی سەروی 25 ساڵی حەقوایە لە ماڵاو پشکنین بۆ خۆی بکات پشکنینەکە زۆر ئاسانە بەدەستە و تەکلیفی نییە و پارەی تێ ناچێ و لە مانگێکە 5 دەقابات ڕۆژێ دانێ و لەو ڕۆژەیە پشکنین بۆ خۆیەکە بە شێوەیەکی گشتی هەفتەیە تا دە ڕۆژ دوای سۆڕی مانگانەیە و بیکات و تەواو ئەوە نەتێچووی هەیە نە ئەرکیشە لە 25 ساڵی بەرەسەرەوە بیکات لەوە زیاتر پێویست ناکە ئەگەری شتێکیان دۆزیەوە بە بەراورد لەگەڵ مانجی پێشوو ئەو کاتە ئەتوانن سەردانی دکتۆری تایبەتمەند. باشە کاکتۆر پشکنینی ئاسایی بۆ کەسێک کە ئاسایی بێ لەگەڵ کەسێکا کە لە پێشینەی خێزانەکە ئەم نەخۆشیە هەبیان ئەوە تا مەترسی توشبوونی لەسەر بێ جیاواز زنیان پێویستە هەموو کەسێک بە هەمان شێواز پشکنین بۆ خۆی بکا بنمونە دەوترە 6 مانگ جارە پێویستە خانمان بۆ نمونە پشکنینێ بکەن بۆی کە بزان ئایا شەرپەنجەی مەمکیان هەیەە. بەڵێ بۆ کەسانی کە ینی پێشینەی خێزانیان نییە و لە خێزانەکەیان نییە وەکوتمان یەکەم مانگانە پشکنین لە ماڵەوە بۆ خۆیان بکەم دووەمیش ئەگەر وابوو ئەوانەی لە خواروی 40 ساڵین یاخود خواروی 35 ساڵین ئەتوان مەسەن 6 مانگزاری سۆنەری بکەن ئەگەر شتێکمان دۆزیەوە اینجا بە ناچاری مەمۆگرامی بۆ بکەین ئەوانەی لە سەروی 40 ساڵیەوەن حەقوایە ساڵانە دووجار سۆنەر بکەن و هەر لە کەمی 2 ساڵ جارێک ئەشعی مەمۆگرام بکەن ئەوە ئەوانەی لە پێشینەی خێزانیان نیە ئەوانەی پێشینەی خێزانیانەیە ئەویش گروپن ئەبێ سەیری کەیت ئەوانەی کە تەمەنی مناڵ کە سوکاریان تەمەنێکی زۆر گەنجیا توش بوون لە خوارد 40 ساڵیەوە لە سیەکانەوە توش هاتوون ئەوانە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەڵین لە کەمی دووجار هەرە بێ سۆنەر بکەن ئەگەر 3 تا 4 جار نەیکەن اینجا 5 ساڵ ئەگەر 5 ساڵ لە تەمەنی توش بۆکە کەم بکەینەوە لەوەوە ئەبێ دەست بە مەمۆگرام بکەین جاری گوایە لە 30 ساڵی مەمۆگراین بۆکەین بەڵام هەندێک جار مەمۆگرامەکەی ئەوەنە چڕە زۆر سوودینێ نابینین ئەکەن بە ئەشعی تەنووری ساڵانە ئەشعی تەنووری بۆکەین ئەوانەی لە سەروی 40 ساڵیەوە ئەوە هەمووە ساڵانە 3 تا 4 جار سۆنەریان بۆکەین مەمۆگرامیش ساڵانە بۆیانەکەین. زۆر باشە باسی شیرپەدانە کرد لە یەکێک لە خەڵەکاندا کەوتە ئەو خانمانەی کە شیر دەدەن کەمتر ئەگەری توشبوونیان بە شەرپەنجە هەیە وە کارچێ ئەو خانمانی کە شیر ئەدەن کەمتر ڕوبەڕووی شەرپەنجەی مەمک ئەبنەوە لەو خانمانی کە شیر نادەن. هۆکاری ئەوەیە کە هۆرمۆنەکانی لەش لەو فترەی لەو کاتێک کە خەریکی شیردانن بەڕێکی ئەمێنێتەوە بەرز و نزمی زۆری تیا دروست نابێ ئێمە حەزمان
لەشی مرۆڤ زۆر حەزی لە بەرز و نزمی هۆرمۆنەکانیە حەزی لەوەیە کە بە شێوەیەکی سادە و ڕێک بڕوە لە کاتی شیردانە ئەو هۆرمۆن هەر بەرزی دەمێنێتەوە هەرچەندە بەرزیچە بەڵام بەڕێکیە ڕوە بەڵام لە کاتەکانی کە زۆر بەرزی و نزمیتیایە دەبەرەوەی ئەی پارێزیت زۆر باشە لە چ کاتێکجا کەسێک کە تووشی شێرپەنجەی مەمک ئەبێت پێویست ئەکا کە نەشتەرگەری بۆ بریا خو چارەسەرەکان چین کاتێک کەسێک تووشی شێرپەنجە بێت چارەسەری شێرپەنجەی مەمک تا ئێستاش چارەسەری سەرەکیەکەی نەشتەرگەریە بەڵام ئێمە چوار شتی تریشمان هەیە کە وای کردووە نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو نەخۆشەکە پارێزراوی لە داهاتوودا بێزگە لە نەشتەرگەری ئێمە چارەسەری هۆرمۆنیمان هەیە چارەسەری تیشکمان هەیە چارەسەری بایۆلۆجیمان هەیە و دواتریش چارەسەری کیمیاویمان هەیە ئەوە کردی 5 جۆر لە چارەسەر شەرت نییە تۆ مەرج نییە هەر 5 وەرگری لەوانەیە 4 وەرگری لەوانەیە هەر 5 وەرگری لەوانەیە سیانی وەرگری بە جۆرەی هەر کەس و بەرگەکەی بۆ خۆی ئەدورێت کە دکتۆری تایبەتمەند ئەدبینێ بە جۆرەی نەخۆشیەکەی تۆ بە جۆرەی سیفاتی ئەو شێرپەنجەیە کە هەتا چارەسەرت بۆ دانێ بە جۆرەی ئەمە سیفاتی بایۆلۆجی پێڵین سیفاتی بایۆلۆجی ئەو وەرەمە قرارە دەین چی وەرگێ بە هەر حاڵ ئەگەر مەمەکللا نەبرێت ئێمە ساوڵ دەین زۆر بێ کات مەمکللا نەبین بەزگرەیەکە و دەوروبەری لابین ئەوە لەو کاتەیە تیشکە بێتە زەروری 100% بێ وەرگێ ئەگەر هۆرمۆنی موجە بوو 5 ساڵ حەبی هۆرمۆنی دەینێ بایۆلۆجی موجە بوو ئەتوانین 18 دەرزی بایۆلۆجی بۆ بکەین اینجا ئەگەر بە هەر هۆیەک لەوەیەکان پێویستی بە کیمیایی بوو ئەتوانین لە 4 تاوەکو 8 کیمیاویشی بۆ ڕێک بخەین باشە کاکتۆر لە بابەتی چارەسەری ژێرپەنجیان ئەو کەسانی کە تووشی ئەبن دوو بابەت هەیە کەمیان قۆناغەکانی کیمیاییە کە ئێمە 4 مەرحەلەمان هەیە زۆر باسەکرێ ئەم چارەسەریان چۆنە و لەگەڵیشیە زۆر جارەوترێ شێرپەنجە بڵاوە بێتەوە ینی کەسەکە چارەسەر وەرەگرێ بەڵام ڕەنگە ئەگەری توشبوونەوەی زیاتر لە هەر کەسێکی تر هەبێت وای قۆناغەکانی شێرپەنجە خۆی 5 قۆناغە 4ش نییە قۆناغی سفرمانەیە کە شێرپەنجەیەکە کە نەباڵی هەیە بە فڕێ و نەقاچی هەیە ڕابکە لە شوێنی خۆی منێتەوە DCIACPLێت اینجا قۆناغی 1 و 2 3 و 4مانەیە حەزەکەین ئەوەی ئێمەیان بینین لە سفرا بێ یان لە 1 و 2 بێ 3 6 قبولمانە بەڵام 4 حەز ناکەین باش دکتۆر هۆکارەکەوەی کە کەسەکە هەست بە ئازار ناکە بەی شێوازێک بۆیە ناتوانێت زوو دەستنیشان بکرێت خۆی پشکنین بۆ خۆی ناکە ئازاریش نیە و پشکنین بۆ خۆی ناکە خەڵک لێرە پێی بێ پشکنین بۆ خۆی بکە یانیش پشکنین بۆ خۆیەکە مەسەن بچووکە هەستی پێ ناکە لەبەرەوە بۆیە ئەماڵین فاسی دەوری بە سۆنەر و باشی ئەمەی مەلوانەی تو هەندێک خۆت هەستی پێ نەکەی تۆ خۆت پشکنین بۆ خۆت بکەی عیبت نەبی لەوەیە بەڵام هەستی پێ نەکەی لە سۆنەر و ئەشیعەیە دەرچێت تەبیعەتێکی ینی من مزاڵم شتێکی زۆر ئاسانەیە لە ژیان نەخۆشی شتێک نییە کە جارێ هاتوو تووشی بووی دوایە دەرگای لێ قفڵ دەیت و برێتەوە جارێ سەرداوم جارێ مەیەوە تەواو ئێمە هیچمان لەگەڵ یەک نەما شێرپەنجە تۆ چارەسەریەکەی بەڵام ئەگەر تۆ بیری لێ بکەیتەوە بۆچی تیشەکە دەی بۆچی هۆرمۆنە دەی بۆچی بایۆلۆجی دەی بۆچی کیمیاویە دەی خێر لە ترسی ئەوەیە نەوەک سەر هەڵبداتەوە بۆ ئەوی بیپارێزی لە داهاتوو کە ترسێک هەبوو بۆ سەر هەڵدانەوە ئەو هەموو ئیشت کرد ئەو هەموو شەڕەت بۆ کرد مانەوەیە ئەگەری دۆڕانی شەڕەکەشت هەیە لەوانەیە سەر هەڵبداتەوە بۆ ئەوەی سەر هەڵ نەداتەوە ئەو هەموو چارەسەری بۆ ئەوکەین بەڵام ئێمە بەردەوامی لەژێر چاودێری خۆمانی ئەهێننەوە بۆ ئەوەی ئاگامان لەبی نەوەک سەر هەڵداتەوە خۆ ئەوەی تووشی شێرپەنجەش نەبووە لەوانێ بەیانی تووشی بێت کەس پارێزراو نییە مەسەن لە کەس لە ئێمە لەبەرەوە تو ئەبێ بە مێشکی فراوانەوە سەیری بکەیت ئەگەر تووشی شێرپەنجە بووی ئەگەر سەری هەڵداوە هەر تۆنی سەری هەڵداوەتەوە لە جیهانە لە هەموو شوێنێکە ئەگەری ئەوە هەیە سەر هەڵداتەوە بەڵام هەتا زوو بزانی لەوانەیە سەردانەوە کەشت وەکو چارەسەری شێرپەنجەکەت ئاسان بێت جا دکتۆر باسی هەج بابەتێکی تەندروستی ئەەکەین خەویەتە پێشەوە دەڵێ خەوی ڕێک کاریگەری لەسەر کارگەری لەسەر ئەکات ئایا لەسەر شێرپەنجەی مەمکێش خەو کاریگەری هەیە؟ من هەموو جار باسی یەکەم ئەڵێم زۆر بە ئاسانی هۆکارەکانی شێرپەنجە لە 5 تا کۆ بێتەوە لە 5
پەنجەکانی دەستن بەڵێ خاک ئەو شتێ سێتە خاکەوە خۆراک ئەو خۆراکی کەی خۆی چێتە ناو خۆراکی تۆوە ئاو ئەو ئاوەی کە ئەخۆیتەوە چی مادەی تایە هەوا ئەو هەوای هەڵی ئەمژیت چی تایە ئەمە چوارەکەی ئەوەی کە ئەوان دیارن ئەوەی کە نادیارە دەروونە کەس دەرونی کەسی نەخوێنەوەتەوە کەس نازانین دەرونی خەڵکا چی هەیە لەوانەیە هەستی بە شتێ بکەی بەڵام نازانی بخوێنیتەوە دەرونی ئارام لە نەخۆشی دوورە لە نەخۆشی دەرونی دوورە لە نەخۆشی جستەیی بە شێوەیەکی گشتی دوورە یعنی هەندێ ئەحسایات کراوە کە پیشانەدات ئەوانەی کە زیاتر زۆر بە شەو ئیشەکەن وەکو پەرستار و ینی پاسەوان و پرزگە و ئەو شتانێک کە ئیشیان بەشەوە ئەوان ئەگەری شێرپەنجەیان زۆرترە لە خەڵکانێک کە بە ڕۆژی شەکا بەشەو بە ئیسراحەتەکەوێت کاکتۆرم کاتمانەوە بەڵام لە کۆتاییە ئێمە زەین شێرپەنجە تەنها تایبەت نیە بە ئافرەتان ڕەنگە پیاوانیش بکرێتەوە دوڕێنمایی چێ بۆ خۆ پارێزی وڵی بۆ پیاوان ڕێنمایەکی وامان نییە ئەگەر بۆت هەڵکەوت بەس ینی هەمومان خۆمان پارێزین بۆ پیاوەیە پشکنین چەند مانگی جارێ دەستێ بە سنگی خۆیان بێنە هیچ مشکلەیە نییە بەڵام بۆ مەسەن ئافرەتان بۆ مەسەن کۆمەلگا ئێمە هەموو جار یەک دوو شتەڵێن ژیانی تەندروست تەندروستی دەپارێزی ژیانی تەندروست وەرزشە زوو خەوتنە خواردنی پاک و خاوێنە خواردنی قوت و پارێزرا و نییە مەی و دوو کەڵ و جگەرە و نەرگەلە و ئەوانە و شەو ئیسراحەتکردن و خەوتن و دوورکەوتنەوە لە قەلەقی دوورکەوتنەوە لە قەڵەوی یەک هۆکاری زۆر زۆر مەزنی شێرپەنجەیە تکایە ئەگەر مناڵی بلووریەکەی ئەگەر پێشینەی خێزانیت هەیە بە دکتۆرەکەت بڵێ چونکە لەوانەیە ئەمەد بۆ نەکە لەوانەیە بۆ مناڵی تۆ هەوڵەدەی کە دروستی بکەیت کە خوا پێی نەداویت لەوانەیە خۆشی تیا بچی ئەگەر هەوڵ بدەیت یعنی زۆر جاڵێن خۆ پاراستن زۆر زۆر گرنگترە لە چارەسەر بەڵام کە گەیشتێ چارەسەر ئێمە بە خەڵک ئەڵێن من هەموو جارێکەمە سێ خاڵ هەر سێ خاڵەکەش یەکشتن خۆ پشکنین خۆ پشکنین خۆ پشکنین ئەو سێ بکە ئەگەر تووشی شاتی لەوانەیە زوو چارەسەر بکری و زوو چابیتەوە سپاس دەکەین کاکتۆر سپاس بۆ ڕێنمایەکانت بە ئومێدەوەی کە بینەران و بیسەرانیش زۆر سوودیان لە بابەتەکە بینی بێ بە ئومێدەوەی کە هەمووتان دوور بن لە نەخۆشی و لە دەرد و بەڵای دەستخۆش سپاس بۆ دکتۆر نەریمان محەممەد عەزیز پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی نیشتەرگەری مەمەد کەرەمتۆر لەگەڵمان سپاس دەکەین سپاس بۆ بینەران شتە